بەداخەوە ئێمە لە وەزارەتی پێشمەرگە ماوەی 6 ساڵ هاواری چاکسازی و یەکگرتنی هێزەکانی پێشمەرگەمان دەکرد. ئەوە ئێستا ببینن ئەو هیچێتیانەی کە لەوێن لەو ڕۆژگارە دەترسان کە بە دوو بەشی کار بکرێ. بەڵێ ئەمە هەر بە فەرمانی دەرەوەی وەزارەتەکە یەکێتیەکانن، هەر یەکێتیەکانیش بوونە لە ئینزیبات، کارمەندێکی ئینزیباتە فەرمانی سەربازەکە جێبەجێ دەکات. چێ فەرمانی پێکردوونە لە دەرەوەی وەزارەتە دڵنیام لە کاتی ڕووداوەکەش و لە ئێستاش ئەو ناوانەی کە هێناو من بەردەوامیش دەبن. وەڵاهی دەکرێت لە دەرفەتێکدا لەوانی بپرسی، چونکە من سەرڕای و خزمەتەی هەم بوو بەڕێزیشەوە دواوم و لە پۆستەکانیش و وتەکانیشی کە بڵاو کراوەتەوە هیچ بێڕێزێک نەبووە. بەڵام دیارە ببۆتە نەدیت لای ئەوان کە دەبێ بەو شێوەیە سەرکوت بکرێت. ئەمە خۆی جۆرێکە لە گرێ بەرامبەر بەو کەسانێک کە لە سەریان دەنووسن یان بەو کەسانێک کە دڵسۆزانە حقایقەکان دەخەنە ڕوو. دیارە گرێەکە هێشتا حەل نەبووە. ئەو شەوەی کە بڕیار بوو تەواوی بکەن تەواویان نەکرد، دایانەوێ بە چوارچێوێژی کە تەواوی بکەن.